ساڵتان لەبێت بینەرانی کورتسا دیوس من ناوڕە تۆفیقم دەڵخێم شەوی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتینەوە. ئەمڕۆ شەشەمین پێشانگای نێودەوڵەتی بۆ کتێب لە شاری سلەیمانی کرایەوە. پێشانگای نێودەوڵەتی بۆ کتێب کە ساڵانە ئەکرێتەوە، دیارە بە دڵنیاییەوە ئێمە کە بازە سلەیمانیەکەین، سلەیمانی بە پایتەختی ڕۆشنبیری ناسراوە. کردنەوەی پێشانگایەکی ئاوها گرنگیش لە پایتەختی ڕۆشنبیری بۆ خۆی دەبێتە ڕووداوێکی گەورە و گرنگ، چونکە لە ئاستێکی باڵای نووسەران و ڕۆشنبیران و وڵاتانی جیاواز و ناوەندەکانی چاپەمەنی و بڵاوکردنەوە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکە و جیهان بەشداری تێداکەن. گرنگی ئەم پێشانگایە بۆ خودی پایتەختی ڕۆشنبیری لە چیدایە و بۆ ئاستی پێشخستنی بواری ڕووناکبیری و بڵاوکردنەوەی کتێب و هەروەها چاپ و بڵاوکردنەوە لە ئاستی هەرێمی کوردستاندا خۆی لە چیدا دەبینێتەوە. ئێمە دەتوانین بەم جۆرە پێشانگایانە چ پەیامێک بگەێنین بە نووسەران لە ڕێگای ئەوانیشەوە بە خوێنەران. ئەمە وا دەکا کە ئاستی خوێندنەوەی کتێب لە هەرێمی کوردستان بچێتە ئاستێکی باڵاوە، یاخود بوارەکانی دیکە وای کردووە نەخێر کتێب فەرامۆش کرێت. بۆ ئەم باسە گەرم و گرنگە ئێمە ئەمڕۆ ئێستا لە پێشانگای نێودەوڵەتی کتێبین لە سلەیمانی لەگەڵ بەڕێز کاک شیروان ئەوڵا خورشید بەڕێوەبەری گشتی ڕاگەیاندن و چاپ و بڵاوکردنەوە لە وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان ئەم گفتوگۆیەمان ساز کردەوە بە خۆشحاڵیەوە کە لە نزیکەوەی بینین. کاک شیروان بەخێر بێت. زۆر سپاس، خۆشحاڵی لە نزیکەوە بینین. منش خۆشحاڵم. سپاس بۆ ئێوە بۆ ئەو دەرفەتە، سلااوم هەیە بۆ هەموو بینەرانی ئازیز. دەستخۆشیی گەرمتان لە یەکەین بەڕاستیکردنەوەی ئەم جۆرە پێشانگایانە بە تایبەتی وەکو ئاماژەم پێدا لە پایتەختی ڕۆشنبیری لە سلەیمانی گرنگی و مەغزای خۆی هەیە. مەبەستان لەم پێشانگا نێودەوڵەتیانە کە ساڵانەیکەنەوە بە تایبەتی لە پایتەختی ڕۆشنبیری خۆی لە چی ئابینێتەوە کاک شیروان؟ بەڵێ کاکاوڕێ هەموو لایەک دەزانن لە زۆربەی وڵاتانی دنیا ئەم جۆرە پیشانگایانە دەکرێتەوە و وڵاتانی زۆر تێیدا بەشداری دەکەن بێجگە لەم دەستگای چاپ و بڵاوکردنەوە ناوخۆیانێکە هەیە و هەرێمی کوردستانیش ئێمە ویستمانە بێبەش نەبێ لەم چالاکیە نێودەوڵەتەی کە هەیە لەم لە بواری ڕۆشنبیری و خوێندنەوە و بە تایبەت لە هەرێمی کوردستان سلێمانی کە پایتەختی ڕۆشنبیریە لە هەرێمی کوردستان کە جێگای خۆی بوو. بەڕاستی ئێمە لە وەزارەتی ڕۆشنبیری گرنگی بەوە بدەین و درک بەوە بکەین کە پێویست بۆ دەکەن لە سلێمانی پیشانگایەکی نێودەوڵەتی بۆ کتێب ساڵانە هەبێ و پشتگیری بکەین و بۆی بتوانێت بەردەوامی پێ بدە و لە هەموو بوارەکان بەرەو پێش بچێوانە. سوپاس بۆخوا ساڵانە مەخولی شەشەمە ئەوەی کە ئێمە بابرین چاودێریمان کردیە و درکمان پێکردووە ساڵ بە ساڵ بەرەو پێش چووە لە هەموو بوارەکان، هەم لە مشارەکە، هەم لە بابرین ژمارەی سەردانی کرد، هەم لە فرۆشی کتێب لە هەموو بوارەکان دەتوانم برێم ئەم پیشانگایە ساڵ بە ساڵ بەرەو پێش چووە کە ئەمە بەنێوە ساڵانە هەڵسەنگاندنی خۆتانەکەن و دواتر دێن لە پێشانگایەکی دیکەیە کە ئەیکەنەوە. بۆ نمونە سەگە پێشانگای پار کەم و کورتیەک یاخود بۆ نمونە جۆرێک لە جۆرەکان ئێوە بابەتێکتان بەدڵ نەبوو بێتیایە لە پێشانگای ساڵ کە شەشەمینە تەبەن گۆڕانکاری دەکەن و جیاوازیشی جیاوازتر ئەدەن بە بەشداربووان و ئەوانەی کە دێن سەردانەکەن. ئەم ساڵ چەند ناوەندی بڵاوکردنەوە و چاپ لە هەرێمی کوردستان و لە عێراق و لەسەر ئاستی دنیا بەشداری کردووە لە پێشانگای نێودەوڵەتی؟ ئەم ساڵ تقریبا 200 دەستگای چاپ و بڵاوکردنەوە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستان بەشداری تێدا کردیە. نسبەیەک لەوانە هی دەرەوەی هەرێمی کوردستانن، بە تایبەتی هی وڵاتانی دراوسەکان، ئێران و تورکیا و وڵاتە عەرەبیەکان و بەشێکی زۆریشی هی بابرین ناوخۆی هەرێمی کوردستان و عێراقیشە. ئەم ساڵەکەەوەی هەستی پێ دەکەین دەتوانم بڵێم لە ڕووی چۆنایەتیەوە ئەم پیشانگایە ینی بەرەو پێشچوونێکی باشی بەخۆوە بینیوە. بەڕاستی ئەگەر خوێنەران ملاحەزەیان کردی ئەمانەی کە سەردانی کەران ساڵانی ڕابردوو زۆربەی زۆری کتێب فرۆش بوون، ئەمانەی سلێمانی بوون
ئەم ساڵەکە زۆربەی بەشداربووان دەستگای چاپ و بڵاوکردنەوەن و بە هۆکاری بوونی ئەم پیشانگایە چەندین دەستگای چاپ و بڵاوکردنەوە دروست بوون و بابرین ڕەنگە بوو بێتە هۆی تەشجیعبوونی نووسەرەکان بۆ داهێنان بۆ نووسین گرنگە ئەمانە هەمووی بەڕاستی دەستکەوتن بۆ ئەو پیشانگایە کە هاندەر بووە بۆ ئەوەی کە خەڵک زیاتر بخوێنێتەوە نووسەر زیاتر هەوڵ بدە دەستگاکانی چاپ و بڵاوکردنەوە زیاتر دروست ببن و بەشداریکەری زیاد ببێ چکە بەڕاستی ئێوە ینی ئەمە هەڵسەنگاندنیشی گرنگە سەوتا جەناب دەڵێ ینی پار زۆربەی کتێفرۆشەکان بەشداریان کراوەڵام ئەم ساڵ ناوەندەکانی بڵاوکردنەوە و ینی چاپکردن ئەوە تا ینی یەک دنیا عینوانی جیاوازە بینی لێرە بەڕاستی ئێوە هاوکارن بۆ ئەم ناوەندانی چاپ و بڵاوکردنەوە بۆی کە کاراسانیان بۆ بکەن بوون بە تایبەتی لە کاتێکا کە ئەوانەیانەوێ دەستگایەکی گرنگی گەورەی ئاوها دابمەزرێنن وەزارەتی ڕۆشنبیری هاوکارە کاراسانیەکات حقیقەتی چکەمە زۆر گرنگە بڵێ بەدڵنیایی وەزارەتی ڕۆشنبیری و لاوان زۆری شاوکارە بۆ دامەزراندنی ئەم دەستگایانی چاپ و بڵاوکردنەوە و ئێمە بابڕین لە ڕووی مادیەوە هیچ ئەرک و ئیلتیزاماتێکی ئەوتۆمان نەخستۆتە سەریان و ئەو چاپخانەی کە دادەمەزرێن ئەمە هەمیشە هانیان دەدەین وەکو باسم کرد لە ڕووی مادیەوە هیچ ئیلتیزاماتێکمان نەخستۆتە سەریان بۆی نەتوان کارەکانی باشی بکەن بڵێ ینی بە پێچەوانەوە ئەمە پشتیوانیمان کردینە بۆ ئەوەی کارەکانیان بەرەو پێش بچێت زۆر باشە طبعا ینی ئێمە کەینە ئەم پێشانگانێ و دەوڵەتیانە من خۆم بۆ خۆم ئەمڕۆ نەمتوانێوانی جارە سەردانی هیچ یەک لە بەشەکان بکەم چکە بە حەقەت ینی لە ساڵانی ڕابردوو تا ڕادەیەک ینی گلەیەوە کرا ناونیشانی زۆری لێ نییە یاخود ناوەندی چاپ و بڵاوکردنەوەی زۆری لێ نییە یاخود هەندێک ناونیشان هەیە کە پێویست نییە لەم پێشانگانێ و دەوڵەتیە هەبێت ئەم ساڵ ڕەچاوی ئەمەتان کردووە کاکشیوان ینی جۆرا و جۆرە ناونیشانەکان یاخود بۆ نمونە بابەتەکانی دەستکەوتنی کتێب لە هەموو بوارەکان ئاسان دەسەکەوێت ئەمە ئەو ساڵ دەتوانم برێم بە تەبعاً بە هاوکاری کۆمپانیای جێبەجەکار دەبێەوە باز بکەین چکە ئێمە هەمیشە سەرپەرشتیار و چاودێرین و هەمیشە تەوسیات و ڕێنماییان دەکەین بەوەی کە چۆنی کارەکانیان بکەین دەتوانم بڵێم لە ڕووی چۆنایەتیەوە بە شێوەیەکی باش بەڕێوە چوە وەکو باسم کرد ئەو ناوەندانەی یان ئەو لایەنانەی کە بەشداریان دەکرد لە ڕووی چۆنایەتیەوە ڕەنگە کەم و کوڕی و جێگای تێبینی بوو بەڵام ئەمڕۆ لە یەکەم ڕۆژەوە بەڕاستیەوە بەرچاو ناکەوێت ینی هەست دەکەی لە ڕووی جۆرایەتیەوە ئەم ناوەندانەی کە بەشدارن ئەمووی ناوەندی معتەبەر و ینی پێگە و جێگەی دیاریکراویانێ لە ناوەندی ڕۆشنبیری ئەم لە هەرێمی کوردستان و ئەم لەسەر ئاستی نێودەوڵەتیوانە و لە ڕووی ناونیشانیشەوە دەتوانم برێم ئێستا ملیۆنەها ناونیشان لێرە عرض کراوە و هەڵە نەبم 40,000 ناونیشانی تازە لەم پیشانگای عرض کراوە ئەوە جێگەی دەستخۆشیەوە ئەی لە ڕووی کتێبەکان لە ڕووی زمانەوە کوردی و فارسی و عەرەبی و ئینگلیزی و جۆرە زمانەکانی تیا هەموو ئەو کتێبانە دەست دەکەوێت بە هەموو زمانەکانی دنیا هەموو ئاینەکانی تێدایە هەموو زمانەکانی تێدایە ئەگەر وڵاتەکانیش خۆیان بەشدان نەبن بەڵام کتێب بە زمانی فەڕەنسی هەیە بە زمانی ئیتاڵی هەیە بە زمانی ئینگلیزی هەیە بە زمانی عەرەبی فارسی تورکی هەموو ئەو زمانانە کە لە وڵاتانی دنیا بەکاردێن کتێبەکانیان لێرکانە دەست دەکەوێت و خوازیارەکان دەتوانن ئەم کتێب و خواستانەکەی هیانە لێرکانە بەدەستی بینن پێشانگاکە بۆ ماوەی چەند ڕۆژ بەردەوام بێ کاکشیوان بۆ ماوەی 11 ڕۆژ بەردەوام دەبێت لە ئەمڕۆ 28 مانگە یەکەم ڕۆژێتی و تاکو 8 مانگ تاکو 6 مانگ بەردەوام دەبێت وڵا حەزەکەم لەسەر بابەتی نرخ یەک پرسیار بکەم چکە جەناب دامەژەت بۆ داوتە ئێمە وەکو وەزارەتی ڕۆشنبیری وەکو بەڕێوەبەرایەتی ڕاگەیاندن و چاپ و بڵاوکردنەوە گشتی زۆر باج ناخەنە سەر ناوەندەکانی چاپ و بڵاوکردنەوە تاوان ئەمە خاڵێکی گرنگە بەڵام گرنگتر لەوە تۆ ئەبێ ئەو کاریگەری هەبێ و کاردانەوەی هەبێت لە نرخی کتێبەکان کە ئیفرۆشێ نرخی کتێبەکان چۆنە لە ئاستێکی بەرزایە نزمە و ئەگە بەرز بێ ئێوە چاودێریە ماکەن کاکشیوان کاکاوڕێ بە شێوەیەکی گشتی باوەڕ ناکەم کتێبەکان نرخیان بەرز بێ ینی کتێبی نرخ بەرزی کەمتیایە
و ئێمە هەمیشە پاڵپشتیمان کردو هەنمان داون کە دەبێت لەو پیشانگانە داشکان بکەن ینی نەک ئەوەی کە لە بازار دەیفرۆشن دەبێت لێرە داشکان بکەن و تێبینیمان کردووە لە پیشانگاکانی ڕابردوو زۆربەی زۆری ئەو دەستگایانە کە بەشدار بووینە داشکانیان کردووە بێجگەلەوە ئەم دەمە ئاماژە بە شتێک بکەم کە ئەمە زۆر ڕەنگە پەیوەندی بە وەزارەتی شەوە نەبی کۆمپانیای جێبەجێکار لەگەڵ هەندێک بابرین خاوەن سەرمایە و سەرمایهداری شاری سلێمانی یان سەرمایهدار لە هەرێمی کوردستان و بەرپرسە حیزبیەکان نامەوێ ناوی کەس بێنم پاڵپشتێکی دارایی هەیە مادی هەیە بۆ ئەو کەسانەی بەتایبەتی بۆ خوێندکارەکان کە دێن کتێب دەکردن بە هاوکاری لەگەڵ ژووری بازرگانی شتێک چاپ کراوە نەوعەک لە کاغز چاپ کراوە بۆ کەسانەی تێکشانەیە بڵێ وەکو تیکتێک دەتوانن وەری بگرن و ئەو کتێبانەی دەیانەوێت دەتوانن بیدەن لە زیاتی پارە بیدەن بە ئەو ناوەندانێک کە کتێب دەفرۆشن و دواتر ناوەندەکانی کتێبفرۆشی لە ڕێگای ژووری بازرگانی سلێمانی ئەم پارانە وەردەگرنەوە بەبێ بەرامبەر ینی ئەمانە خوێندکارانە ڕاستی و خاڵی من بزەبت نازانم چەندە پارەکە بەڵام پێم وایە پارەیەکی زۆرە کەم نییە کەەوە هاوکارێکی باش دەبێت بەتایبەتی بۆ ئەو خوێندکارانێک کە هەژارن و بابرێن لە ڕووی مادی و ئیمکانێتیان نییە دەتوانن لە ڕێ ئەو تکتانەوە ئەو کتابانە بکڕن و دواتر کتابەکان لە ڕێگای ژووری ئەو ناوەندەکان لە ڕێگای ژووری بازرگانی سلێمانیەوە دەتوان پارەکانی خۆیان بەدەست وڵای ئەمە هەنگاویشی گرنگە بەڕاستی جێگەی دەستخۆشی ینی تۆ بیت ئەم هەنگاوە لەگە سەرمایهدارەکان جێبەجێ بکەی بەڵام منەوە یەک پرسیاریکە بم کاکشیوانیان ئێمە زانین ماوەیەکی زۆر ینی بەهۆی فراوانبوونی سۆشیال میدیا و بڵاوبوونەوەی بابەتەکانی ئەنتەرنێت و ئەوانەی کە لە ڕێگەی ئەنتەرنێت و تۆ بە ئاسانی وتوانی شت دەست پێوێت وای کردبوو کە تا ڕادەیە کتێب ینی چۆنەڵی ڕاستە کتێب هەموو کاتێ بەهای خۆی هەبوو بەڵام وای کردبوو کە بەهاکەی تا ڕادەیە کەم بێتەوە و خوێنەریش کەم بێتەوە ئێوەتان کردو بەم پێشانگایانی کەیکەنەوە ساڵانە حەز و خولیا و خۆشەویستی جارێکی دیکە لەلایەن خوێنەر و بۆ کتێبەکان بگەڕێنەوە ئەمە زۆر گرنگە و باسی سەرمایهدارەکانە کرد بە حەقت ئەم هەنگاوە زۆر گرنگە ئێوە توانن چۆن کار بکەن لەسەر سەرمایهدارە گرنگەکان ئەوانی کە نیشتیمانین ئەوانی کە پەرۆشی پێشخستنی ئاستی ڕۆشنبیری و فکری هەرێمی کوردستانن بێنە ئەم بوارە گرنگەوە هەر هیچ نەبێ بەشێک لە سەرمایەکانیان لەمەیە سەرفکەن بە حەقەتیانی ئەم هەنگاوتان ناوە یاخود بەنیازن ئەم هەنگاوە بنێن کاکە ڕێ پرسیارەکەت لەم دوو بڕگە بوو بەڵێ بەدڵنیایە یەکیانەوەی کە ڕەنگە بۆ چوونی هەموو لایەکمان بۆ چوونی منیژەوە بوو کە بەڕاستی بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆجیا و ئینتەرنێت و بە تایبەتی تۆڕە کۆمەڵاتیەکان پێمان وا بوو کە کتێب ینی خواستی لەسەر نەماوە وەک جاران بەڵام ئەم کردنەوەی ئەم پیشانگانە لە هەولێر لە سلێمانی و بەدەنگەوە هاتنی ئەو هەموو خەڵکە و خوازیارە بۆ کتێب ئەمە دلیلی ئەوەیە کە بەڕاستی کتێب هێشتانەکە ینی گەورەی خۆی نرخ و بەهای خۆی لەرز نەداوە و بەتەکید ئەم کردنەوەی ئەم پیشانگایانش هاندەرێک بووە بۆی ئێمە جارێکی دیکە کتاب بخەینەوە بەرچاوی خەڵک جیلی تازە نەوەی نوێ بۆی بیبینن کە کتێب بایەکی گرنگی هەیە نرخێکی گرنگی هەیە و بێن بەرەو ڕووی ئەوە بێن کە کتێب بخوێننەوە و گرنگی بەو بوارە بدەن ئەمە گرنگە بۆ بابەتی سەرمایهدارەکان بۆ بابەتی سەرمایهدارەکان وەکو باسم کرد ئەم ساڵەکە بەڕاستی بەدەستخۆشیەوە من نامەوێت لێرە بۆی تووشی هەڵە نەبم ناوی چەند سەرمایهدارێک بینیم یان بەپرسی حزبی بەڵام بە دڵنیایی هەوڵێکی لەو بابەتە هەیە و پارەیەکی باشیش بۆ ئەم بوارە تەرخان کراوە و هانی هەموو سەرمایهدارەکانی تریش دەدەین بە پێی توانای خۆیان بێن لەو بوارە ینی دەستگیری ئەو کەسانە بکەن کە ناتوانن کتێب بکڕن ناتوانن ئیمکانێتی پێویستیان نیە بە تایبەتی بۆ خوێندکاران و ئەمە بوارێکی مهمە دەتوانم برێم هەم خێرخوازیە و هەم خزمەتێکی گەورەیە کە بە تایبەتی ئەوانێک کە خەڵکی ئەو شارن بۆی سلێمانی وەکو پایتەختی ڕۆشنبیری
جارە چیریکە خۆی بنوێنیتەوە کە هەمووان بەیەکەوە بە هەژار و بە سەرمایهدارەوە پشگیری ئەم پرۆژانە دەکەن بۆی سەرکەوتوو بێ و پێش بکەوێت. طبعا پرۆژەکانی پایتەختی ڕۆشنبیری فراوان بوون و بەڕاستی کۆمەڵێک کاری باشیش کرا لە واستەیە مەیشێکە لەو نمونانەی ئەنی بەدەر لەوەی کە ئێوە تانەوێت بە تەواوەتی ئەم نازناوی پایتەختی ڕۆشنبیری قورسایی و بەهاکەی بپارێزن و بمێنێ تاوان ئەم جۆرە کارانە بەردەوامیەدا بووە. هەر لەسەر بابەتی ئەوەی کە باسی سوۆشیال میدیات کرد حەزەکەم بێمە سەر نقطەیەکی گرنگ. سوۆشیال میدیا وای کرد کتێبیش لەوێ بتوانی بە ئاسانی دەسێ بکەوێت، وای کرد حەقی نووسەر یاخود ئەو دەستگا و چاپ و خانانەی کە کتێبیان بڵاوە کرد و چاپەکردەوە بفەوتێ بەڕاستی بە ئاسانی چکە تۆوا دەکرد کلیک دەکرد کتێبێک داهاتە بەردەست بە ئاسانیت خوێنەوە یاخود ێستا بۆتە کتێبی بیسراو ینی بەدەنگ جۆت لێبێ بەڕاستی کاشیوان. و من ئەمە بەسمەوە بەوەی کە لە ڕۆژانی ڕابردوشدا ئێوە دیدارێکتان هەبوو لەسەر ڕێخستنی سوۆشیال میدیا لە ڕوانگە یاسایەکەەوە چۆن ئەتوانی ئێمە وا بکەین مافی بەرەمهێنەری کتێب یاخود نووسەری کتێب یاخود خانەیەکی چاپ و بڵاوکردنەوەی کتێب بپارێزین بەوەی کە حەقی پارێزراو بێ بەڕاستی و کابراش حەقی خۆیەتی کتێبێت چاپەکە پارەکەی دەست بکەوێتەوە یاخود ئەو تێچووی کە تی کردو دەستی بکەوێتەوە. سوۆشیال میدیا ئەمەی نەهێشت بوو لە ڕێگەی ئەو دیداری جەنابتان کە لە هەولێر ڕێکتان خست چیتان کرد بۆ ئەم بابەتە سوۆشیال میدیا توانن کۆنتڕۆڵ بکەن لە ڕۆی یاسایەکەەوە کاکشیروان؟ کاکاوڕێ ئەمە بابەتێکی زۆر فراوانە هەموو لایەک دەزانین کە تۆڕە کۆمەڵاتیەکان چەند لایەنی ئیجابی هەیە ئەوەندەش لایەنی بابرین سلبی هەیە و لە کوردستان و حتا لە عێراقیش هیچ یاسایەکی تایبەت نییە بۆ ڕێخستنی تۆڕە کۆمەڵاتیەکان سوۆشیال میدیا. بێگومان لەناو ئەو تۆڕە کۆمەڵێک بابرین لایەن هەن زەرمەندی یەکەمن لەم بوارە. یەکێک لەو کەسانەی کە زەرمەندن ئەوە جەنابەت کە باست کرد ینی ئەو نووسەرانن کە بابەتەکانیان لە سوۆشیال میدیا دەدزرێت و کۆپیڕایت دەکرێت و لایەنێک دەیبە و چاپی دەکە و بەبێ ئەوی مافی دانەر لە بەرچاو بگرێت. کۆمەڵێک شتی تری شەن کە لە ناو سوۆشیال میدیا بەڕاستی نەتوانراوە ڕێ لێ بگیرێت. ئەمە لەو دیدارە مەبەستی وەزارەتی ڕۆشنبیری ئەوە بووە کە هەوڵ بدەین شتێک بکەین هەموو ئەو لایەنە پەیوەندیدارانەی کە پەیوەستن بەوەی کە بتوانین ڕێکارێک دابنین ئەم حاڵەتە نەخوازراوانەیە کە لەم تۆڕە کۆمەڵاتیەکانەیە ڕێگای لێ بگرینیان بە یاسایی بکەین. طبعاً لایەنی دادوەری داواکاری گشتی هاتبوون و گواستنەوە گەیاندن هاتبوون کە ئەوان لە ڕووی تەکنیکیەوە دەتوانن مامەڵە لەگەڵ کۆمپانیەکانی ئینتەرنێت بکەن بۆوانەی بابرین خراپەکاری دەکەن دەتوانن ڕێگری بکەن و وەزارەتی ناوخۆ هاتبوون و ئێمە وەکو وەزارەتی ڕۆشنبیری بۆ بابرین چاودێریکردن و مەحتەوای ناو سوۆشیال میدیا ئەوانە و زائیدەن چەندین مامۆستای زانکۆمان داوەت کرد بوو و ئەو ڕێکخراوانەی کە بابرین داکۆچیکارن لە مافی ڕۆژنامەنووس یان لە مافی ئەدمینەکان ئەمانەمان هێنابوو بێکەوە بۆی دەرەشەیەک بکەین بگەینە حەلێک کە بە چ شێوازێک بتوانین ڕێکارێک دابنین بۆی ئەم حالەتە نەخوازراوانەی کە هەیە یاسایی بکەین و کۆنتڕۆلی بکەین. گەیشتن بە چی دیدارەکە تاوان تەواو بوو کاکشیروان؟ بەڵێ دیدارەکە تەواو بوو. ئەمە لەوێ یاداشتێک حازر کراوە بۆی بدرێ بە لایەنە پەیوەندیدارەکان هەر کەسە و بە ئەرچی خۆی هەربستێ ئەوەی کە مەحتەوای ناوەڕۆکەکەیتی ئەوەیە کە هەوڵ بدرێ بۆ داهاتوو پرۆژە یاسایەک ئامادە بکرێت لە ڕێگای پەرلەمانەوە بۆی ئەم حاڵەتانەی هەیە بکرێت بە یاسا و ئەم لایەنە پەیوەندیدارانەی کە بەرپرسیارەتیان هەیە لەم ئیشە بتوانن لە ڕێگای ئەم یاسایە و بەکارەکانی خۆیان هەڵبستن. سەڵەن ئێوە ئەو یاداشتێک کە ئامادەتان کردووە ئەیەن بە حکوومەت دواتر بۆ پەرلەمان چکە جارێ خۆزانی ینی ئێشتا پەرلەمان دەست بەکار بۆ ئەو لایەنانی کە لە ئێستادا پەیوەندن معنی بۆ بابەتە ئێمە وەکو وەزارەتی ڕۆشنبیری لایەنێک لەو بابرین کەم و کوڕیانە پەیوەستە بەمان لایەنێکی پەیوەستە بە داواکاری گشتی لایەنێک پەیوەستە بە وەزارەتی ناوخۆ لایەنێک پەیوەستە بە بابرین گواستنەوە گەیاندن لایەنش پەیوەستە بە سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان بۆی ئێمە هەر یەکە و لە ئاستی خۆمانەوە بە پرسیارەتێکی خۆمان
جێبەجێ بکەین تا ئەو کاتەی یاسایەکی گشتگیر دەردەچێتن گرنگە چکە ئێستا وەکو باسم کرد هیچ یاسایەک نییە پێویست بەوە دەکا ئێمە لە ئەرچی خۆمان سڵ نەبین ینی فەرامۆژ نەکەین پێمان وابی یاسانی و مادەم یاسانیە بە ئێمە ئەرکەکەی خۆمان فەرامۆژ بکەین تا یاسا دەردەچێت چکە ڕۆژانە دەبینین قوربانی هەیە لە قوربانیانە دەبێت میدیا ماڵوێرانکەری بۆ هەندێک کەس حکوومەت و هەموو لایەکمان دەی بەرپرسین بەوەی ڕێگا لەو قوربانیانە بگرین و نووسەران و ڕۆشنبیرانی یەک لە قوربانیانە تۆڕە کۆمەڵاتەکان بە تایبەتی نووسەران تەمەنا دەکەین کارێکمان کرد بەوەی بتوانین لە داهاتوو لە ئێستا ئەوەی کە پێمان دەکرێت وە لە داهاتوش بتوانین گەڵاڵی پرۆژە یاسایەک بکەین بە ڕاوەرگرتنی هەموو چین و توێژەکان بتوانین لە بیبینە پەرلەمان و لە پەرلەمانی یاسای دەرەچێت بۆی باشتر بتوانین کۆنتترۆلی و گرنگە بە هیوای سەرکەوتوو بن وڵای یار من لەسەر و بابەتی ینی سوۆسیال میدیا لە ڕابردوو کە دەوترا بە یاسا دەمانێت سوۆسیال میدیا ڕێک بخەینەوە زۆرێک لە سندیکاکانی ڕۆژنامەنووسان یاخود ئەوانەی کە چالاکوانی بواری ینی مافی مرۆڤ و ڕۆژنامەنووسی و ئازادی ڕادەربڕینن ترسی ئەوەیان هەبوو کە هەرێمی کوردستان لە ڕێگەی ئەم کۆت و بەند و یاسایانەوە ئازادیەکانی ڕادەربڕین بەرتەسک بکاتەوە بەڵام من خۆشبەختانە لەو دیدارەیە جۆم لە ینی بەشێک لە وتەکانی جەنابی وەزیر کە حەمە حەمەسەعی بوو کە دەڵێ من خۆم چەند ساڵ خەباتم کرد بۆ ئازادی ئێستا من نەهاتوم لە ڕێگەی دیدارێکەوە یاخود لە ڕێگەی یاسایەکە ئازادی بەرتەسەکەمەوە بەڵام دەمانەوێت چوارچێ و ڕوانگەیشی یاسایی بینێ ئێوە دەتانەوێت ئازادی بەو ڕەهایی کە هەیە بەردەوام بێ بە تایبەتی لە بواری نووسین و کتێب و چاپ و بڵاوکردنەوە یاخود نەخێرەتانەوێت لە مەشە ئێوە سانسۆرێکتانە بێ بە حەقت بۆیە هەموو بابەتێکی کرچووکاڵیش نێتە مەدانەکە و بیەن بە بەرچاوی خوێنەر و بەگوێی خوێنەرانە بەڕاستی کاکە وەکو جەنابەت باسی کرد کە جەنابی کاکە حەمە باسی کردووە بە تەکید جەنابی پیاوەکی تێکۆشەر بۆ چەندین ساڵ خەباتی کردووە بۆ ئازادی ئەو میلەتە و ئێمەمانانیش بە بەردەوامی ینی ڕۆڵەی ناو ئەو میلەتەین لەگەڵ ئەوەین کە بەڕاستی ئازادی بۆ هەموو تاچێک فراهەم بێتن ئازادی زیاد بێتن بە تایبەتی ئازادی ڕۆژنامەگەری ینی ئەم بوارە بەرفراوان بگرن نەک ئەو بوارەت بەرتەسک بکەینەوە و ئەگەر جەنابتان ئاگدار بن ئێمە لە وەزارەتی ڕۆشنبیری لە ماوەی ڕابردوو بە هاوکاری ئەو لایەنە پەیوەندیدارانی کە باسمان کرد ڕێنماییەکمان دەرکرد بۆ ڕێخستنەوەی بواری میدیا بە شێوەیەکی گشتی و میدیای ئەلکترۆنی و هەروەها ڕکلامی بازرگانی کە ئێستا خۆتان دەزانن لە هەموو ئەو بوارانە خەلەل و کەمکوڕی زۆر زۆر هەیە وامە لە حالەتێک کە یاسایەکی بابرێن گشتگیرمان نەبێ بە تەکید حکومت دەبێت ڕێنمایی هەبی و ئەگەر ڕێنمایی هەبێ نەبێ دەبێت بەقرار هەندێک شت چارە سەر بکرێت و ئەوەی کە باست کرد بەڕاستی بەداخەوە ینی ئەم ترسە ئەم بێمتمانەیە لە نێوان ئەم ڕێکخراوانەی مافی مرۆڤ و ئەوانەی کە داکۆچی لە مافی ڕۆژنامەنووس و مافی ئازادی دەکەن لەگەڵ حکومت کارێکی باش نییە ینی ئێمە هەموو لایەکمان بەڕاستی لەگەڵ ئەوەین کە بواری ئازادی بەرفراوان بکەین و ئەو کارێکە لە ڕابردوو کردمان و ئەو هەوڵانەی کە لەدا توش دەکەین بەدڵنیایی بۆ ئەوەیە کە ئەمە مافی گشتی لە بەرچاو بگرین مافی تاک بپارێزین بۆ ئەوە نییە کە ئازادی گشتی و مافی تاک بەرتەسک بکەینەوە بۆیە پێم خۆشە هەموو لایەک متمانەیان هەبێ بەم حکومەتە بە تایبەتی ئێمە لە وەزارەتی ڕۆشنبیری ئەو کارانێک کە لە ڕابردوو کردومانەوە لەدا توش دەکەین ئەگەر لە خزمەتی خەڵک نەبێ و لە خزمەتی ئازادی نەبێ بە دڵنیایی دەستی بۆ نابین بەڵام دەشبێ خۆمان بە بەرپرس بزانین لەو کەم و کوڕیانەی کە هەیە و لەو قوربانیانەی کە بە بەرچاومانەوە ڕۆژانە خەڵک دەبینین زەرمانین بەڕاستی لە بابەتەیە چکە ئێمە وەکو جەنابەت باس کرد لایانی معنیم لایانی بەرپرسین زۆر جار پەنجەی تۆپەتمان بۆ درێژ دەکرێەوە ئێمە دەبێت دیفاع لە حقوقی هەموو هاوڵاتیەک بکەین بە یەکسانی بەدڵنیایە ئەمە کارێکی گرنگە لەسەر ئەم پێشانگانی و دەوڵەتیەوە ئەو کتێبانی کە دەفرۆشرێ و شازانین بەڕاستی پێشانگای پار پرفرۆشترین بوو و دڵنیام ئینشاڵڵا ساڵی هەروە بێت چکە بە حکمەوەی کێسایی بینین لە ناو هۆڵەکەیە و لە ناو پێشانگاکە ژمارەیەکی زۆر لە خوێنەر و ئامادەبوو بەشدارنتیایە ئەو داهاتی کە دەسەکەوێت لێرەوە ئێوە هیچ چاودێریشیەکەن یاخود هیچ بەشێکی ئەگەڕێتەوە بۆ حکوومەت یاخود نەخێرە مە هەمووی بۆ خانەی چاپ و بڵاوکردنەوەکانە طبعا ئەو
بابرێن دەستگا و ناوەندانەی چاپ و بڵاوکردنەوە کە دێن بەشدار دەبێن کتێبەکانیان کە دەینن دەیفرۆشن قازانجەکانیان بۆ خۆیانە بەڵام نسبەیەک پاریان لێوەدەژرێت لە شوێنی ئەو ستاندەی کە کۆمپانیای جێبەجێکار بۆیان دابین دەکەن ئەم بابەتی پارە وەرگرتن و قازانجە زۆر پەیوەندی بە وەزارەتی ڕۆشنبیریەوە نییە ئێمە بەپێی گرێبەستێک لەگەڵ کۆمپانیای جێبەجێکار بۆ ئەم ساڵ بۆ ساڵانی ڕابردوو نەمان بووە بەڵام بۆ ئەم ساڵ لە خاڵێک ئەمەمان جێگیر کردووە کە کۆمپانیای جێبەجێکار دەبێت لە سەتادەی قازانجی ئەم پیشانگایە جارێکی تر لە خزمەتی بواری ڕۆشنبیری و خوێندن و نووسیندا چاپکردن خەڵکی زۆر گرنگە دەبێت لە سەتادەی بۆ ئەم بوارە سەرف بکاتەوە و بە ئاگداری وەزارەتی ڕۆشنبیری ئێوە لە هەمووانە زانیان حکوومەتی یاریمی کوردستان و منزمنی هاوەزارەتی ڕۆشنبیری و لاوان ینی هەموو بە قەیرانێکی دارایەتیە بەڕێ ساڵانە ئێوە ئەوسا ژمارەیەکی زۆر لە کتێبتان بە چاپ بەگەیان بە بێ بەرامبەر هاوکاری نووسەر و ینی بەڕاستی کەسانی بوارەتان نەکرد ئەتوانن بەمە هاوکارێکە زیاتر بکەن کاک هاوڕێ بەڕاستی ئەو وەزع و قەیرانە زۆر درێژە کێشە هەنیەمە لە 2014ەوە گوتمان لە 15 چارە سەر دەبێ 15 گوتمان 16 ئیتر ئێستا ئەمە 24 قەیرانەکە بەردەوامە ینی ئێستا باسی فرۆشی کتێبت کرد بەڕاستی من ئەوەی ئەو ڕۆبەرچاوم دەکەوێت ئەس دەکەم ینی سەردانیکەری ئەمڕۆ ئەس دەکەم لە ئاستی پێویست نییە ئەوەش ڕەنگە پێوەستی بە باروزروفی داراییەوە بێ کە دوو مانگە موچە نەدراوە خەڵک ڕەنگە پارەی پێ نەبێ وانە ئەمە زۆر کاریگەری هەیە تەسیراتی خۆی هەیە بە تاکید بەڵام ئێمەوەکو باسم کرد بە تاکید ئەو نسبەی ڕەنگە نسبەی زۆریش نەبی چکە کۆمپانیای جێبەجێکار ئەمیشە باسی ئەوە دەکە کە ئەوە ئێمە لە گرێبەستەکەشمان مەبەستی کردنەوەی ئەو پیشانگانە نووسیمانە ئامانس لەکردنەوە لایەنی مادی نییە بەڵکو لایەنی معرفیەکە و بوارە ڕۆشنبیریەکەیە بە تاکید بۆیە لەسەر کۆمپانیای جێبەجێکاریش ئەوەمان فەرز کردووە کە نابێت مەبەستیان قازانج بێت بەڵام نسبەیەک لەو قازانجەی کە دەستیان دەکەوێت لە سەتادەی بە دیاریکراوی دەبێت جارێکتر لە خزمەتی ئەو بوارە سەرفکەنەوە ئەوەی تر ڕەنگە بەشێکی بۆ ئەو مەسروفات و تێتوانە بێتن کە چکە خۆ دەزانین پیشانگای چینێ و دەوڵەتی لەو زۆرە بکرێتەوە تێچۆکی کەمینای زۆر زۆری دەوێت جامە شتێکی تریشمان کردووە ئەوسار ئێمە لەگەڵ لایەنێکی بابرین ئامار و ڕاپرسی گرێبەستێکمانەیەکە ئەم ساڵ ئامارێکی وردمان بۆ بکەن لە چەند دەستگای چاپ و بڵاوکردنەوەیە و چەند کتێب هاتووە و تەبعاً لە ڕۆژانی ئەخیری دەپرسن چەند کتێبیان فرۆشتووە و ئەو کتێبانە لە چ بوارێکە بۆ خولی داهاتوو یان لە کۆتاییەکەی بەرچاومان ڕۆم بێ بابرین لە هەر بوارێک لە بواری سیاسی لە بواری تەندروستی لە بواری ئابووری لە بواری ئاینی چەند کتێب فرۆشراوە زۆرترین فرۆش کام بابەت بووە ئەمە ئامارێک دەبێ بۆی بتوانین لە داهاتوو پلانی لەسەردا بنین کام بوار بابرین زیاتر خواستی لەسرە بۆی بتانین ئێمە دامی بکەین و پاڵپشتی بکەین بۆی نووسەرەکان هەوڵ بدەن لەو بوارە کتێبی زیاتر و داهێنانی زیاتر بکەن وڵایەوە جێگەی دەستخۆشیە بەڕاستی تاوانە و ئامارە زۆر گرنگە کە جەنابە دامەژات پێدا کاکشیران خاڵێکی کە ینی بابەتی چاپکردن ئێستا لە وەزارەتی ڕۆشنبیری من ئاگادارم چکە بە حەقەت بە حکمیەوەی کە تا ئێستا ژەگەڵ و قەیرانی کە جەنابە دامەژات پێدا بەردەوامە لە 2016 و تا ئێستا کە 2024 ئێوە نەوەساون لەوەی کە هاوکاری نووسەران و ئەو کەسانە بکەن کە ئامان ژیانە کتێبێک بە چاپ بگێنن بەڵام بە سنوورێکی دیاریکراوە ئەم بابە هەرماوە هاوکاریکردنی نووسەر و ئەوانەی کە دەیانەوێت کتێب بە چاپ بگێنن ئەزانی کا کاوڕێ بەڕاستی قەیرانەکە بە شێوەیەکە یعنی دەستمان زۆر بە توندی بەستراوە ئەمە لە 24 ئەمە ساڵی 24 بەرەو کۆتاییەکەی دەچین تەبعاً ئێمە هەر پرۆژەیەک کە هەمان بێ دەبێت ئاراستەی وەزارەتی دارایی بکەین وەزارەتی دارایی ڕەنگە لە دە کتێب کە ئێمە دەینێرین دوو کتێب موافقە بکە ڕەنگە هەشتی ڕەت کاتەوە ئەوەش بە هۆکاری نەبوونی سوێلە و نەبوونی پارە لێ ئەین دەتوانم برێم ئەو چاپکردنی کتێب لەلایەن و خودی وەزارەتی ڕۆشنبیریەوە
لە ئاستی پێویست نەبووە. دەستگرتنەکە بە شێوازی جیازیا بۆەوەی کە پێشتر باسم کرد بە شێوازی جیازیا بووە و ئێمە لای خۆمان زۆر جار مەسەناگە ویستبمان هاوکاری نووسەرێک بکەین نەماتوانی کتێبەکەی بۆ چاپکەین هاتوین نسبەیەک لە کتێبەکانمان لێ کڕیتەوە هەر بۆ ئەوەی ینی قەرەبووی ئەوەی بۆ بکەینەوە کە هاوکارێکی بکەین ئەوەش بەڕاستی ینی بەراخەوە دەرم لە ئاستی پێویست نەبووە کە جێگای ئەوە بیبرین بەڕاستی جێدەستمان دیار بۆ کارێکی گەورەمان کردووە بەڵام بەقەت توانای بەردەستی وەزارەتی ڕۆشنبیری و لاوان و بەڕێوەبەرایەتی گشتی ڕاگەیاندن و چاپ و بڵاوکردنەوە ئەوەی لێ توانادا بێ کردیتمان و ئەوەی باوەڕ ناکەم هیچ بەرهەمێک هاروێتە لامان و دوای ئەوەی لە فلتەری ئەوەی کە بابرێن لە ئاستی چاپکردندا بوو بێتن ڕەتمان کردبێتەوە نەمان ناردبێ بە وەزارەتی دارایی و نردومانەوە جا چەندی هاتوێتەوە ئێمە ینی لی بەرپرس نین بەڵام لە خواستی ئێمە نیە بەڕاستی من هیچم نەماوە سپاس دەکەم ناشمە زۆر لە کاتێ بگرمەزانم ڕۆماندویت هەم بە پێشانگاکەوە هەم بەوەی ینی کۆمەڵێک دیداری ڕاگەیان و ڕۆژنامەنووسانە هەبووە لە کۆتاییمێ بزانم ینی ئەم جۆرە پێشانگایانە چ ڕوویەشی گەشی هەرێمی کوردستان و بە تایبەتی پایتەختی ڕۆشنبیری ئەدا بە دنیای دەرەوەی هەرێمی کوردستان بەڕاستی یەکەم شت کاکاوڕێ کردنەوەی پیشانگایەکی نێودەوڵەتی لە سلێمانی ئەمە مەغزایەکی تایبەتی خۆی هەیە لە هەرێمی کوردستان و لە سلێمانی پیشانگایەکی نێودەوڵەتی بۆ کتێب دەکرێتەوە و ئەم بابرێن قەرەباڵغی و ئەم بابرێن زۆری سەردانی کەر و زۆری مشارەکەی چاپ و بڵاوکردنەوە دەستگاکان و ناوەندەکانی چاپ و بڵاوکردنەوە و ئەو ژمارە زۆرە ناونیشانەی کە هەیە و فرۆشی ئەو هەموو ناونیشانە ڕاستی ئەمە مەغزای خۆی هەیە کە ئەم شارە شارێکی پێشکەوتووە شارێکی ڕۆشنبیرە شارێکە حەزی لە خوێندنەوەیە شارێکە زیندووە ئەمانە هەمووی مەغزان بۆی کە ئەم پیشانگایە لەم شارە بکرێتەوە و ڕەنگە شاری تریشمان هەبێ لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی هەرێمی کوردستان نەیتوانێبی پیشانگایەکی لەو بابەتە لە خۆ بگرێتن بەڵام بەردەوامی و بەرەو پێشچوونی ئەم پیشانگایە لە سلێمانی بەڕاستیەمەوەکو جەنابەت باسر کرد نیشانەی زیندووی و نیشانەی پێشکەوتن و نیشانەی ڕۆشنبیری و شایستەبوونی شاری سلێمانی بە پایتەختی ڕۆشنبیری بەڕێز شیروان ئەوڵا خورشید بەڕێوەبەری گشتی ڕاگەیاند و چاپ و بڵاوکردنەوە لە وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان سپاس بۆ ئامادەبوون لە بەرنامی پانۆراما دوم کەرگری کاشیوان زۆر سپاس کاکاورێ سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئەو دەفرەتە سپاس بۆ هەموو بینەران کە مادی بوون جوانێگرت زۆر سپاس بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا ئێوەش ساغ و سەلامەت و تەندروست باش بن خواتان لەگەڵ